نەخۆشی تای خوێنبەربوون دەبێ بڵین بەداخەوە لە هەرێمی کوردستانیش ئێستا وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو 9 کەس توش بوون بەو نەخۆشی و گیانیان لە دەست داوە. ئەم نەخۆشیە چییە؟ مرۆڤ چۆن تووشی دەبێ؟ ئایا دەکرێ چارەسەری بکرێ وەک خۆ پارێزیەکان لێی چییە و لە چیەوە توش دەبن؟ ئەمانە کۆمەڵی پرسیارن. ئێمە لەگەڵ میوانەکەمان پرسی لەسەر دەکەین و قسەی زیاتریشی لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ڕاستەوخۆ لە ستودیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک دکتۆر زۆر بەخێر بێن، زۆر سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با سەرەتا لەوەوە دەست پێ بکەین کاک دکتۆر، تای خوێنبەربوون چییە؟ یعنی من بەردەوا مەڵێن تای خوێنبەربوون ئەمە چییە و مرۆڤ چۆن تووشی دەبێت؟ بەڵێ بەخۆی تای خوێنبەربوون یەکێک لە نەخۆشیە گوازراوەکانە کەوا بە تایبەتی لە گیانلەبەرەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ و بەڕاستی یەک لەو نەخۆشانەیەکەوە نەخۆشیە گوازراوەکانە و لە کاتی دەستنیشانکردنەکەی زۆر جار ئەوەیە کە مەترسی گیان لە دەستدان لەسەر ئەو کەسە زۆرە بە تایبەتی بە شێوەیەکی عام دەتوانین بڵێن 40% ئەو نەخۆشانەی کە ئەو پەتایە دەگرن بۆی هەیە گیانیان لە دەست بداتن مەترسیەکەی لەوەیدایە و شێوەی گواستنەوەکەی ئەوەیەکەوە لە نەخۆشی لە ئاژەڵێکی نەخۆش دەگوازرێتەوە بۆ ئادەمیزاد. بەڵێ باش کار دکتۆریانی کەسەکە توژە بێ نیشانەکانی چین لەسەر ئەو کەسە جەناب بوتێ ئەوە لە 140 خەڵق بۆ نەخۆشی گیانە دەزێتن، یعنی نیشانەکان لەسەر ئەو مرۆڤە چییە؟ چۆن بزانێمە تووشی تای خوێنبەربوون بۆ و ئایا ئەکرێت لە سەرەتاوە ئەگەر زوو پێ بزانێ چارەسەر وەربگرێت؟ خۆی نیشانەکانی زۆر جار لە کاتی دەستپێکیەوە لە زۆر نەخۆشی تر دەچیتن، بۆ نمونە تای دەبێتن یاخود ئازاری لەشی دەبێتن، ئەوە لە سەرەتایەکان. بەڵام یەکێک لە فاکتەرە گرنگەکان بۆ دەستنیشانکردنی ئەو نەخۆشیە ئەوەیە کە ئەو کەسە معاملەی لەگەڵ ئاژەڵ هەبوو بە یاخود بە خێوی دەکاتن یاخود سەربڕینی ئاژەڵی کردووە یاخود لەگەڵ گۆشتێکی نەخۆش معاملەی کردووە، ئەوە دەبێتە هۆکارێکی سەرەکی لەلایەنی سەریریەوە کە پزیشک بتوانیتن دەستنیشانی سەرەتایی لە بۆ بکاتن. دواتر پشکنینی تاقیگەیی بۆ دەکرێت. ئەو پشکنینی تاقیگەییە پشتڕاستی نەخۆشیەکە دەکاتەوە، بەو شێوەیە دەتوانرێتن دەستنیشان بکرێت. زوو دەستنیشانکردنی هۆکارێکە لە بۆی بتوانانی زوو چارەسەر وەربگرێت. بەڵام بەداخەوە بەشێک لە نەخۆشەکان لەوانەیە دەچیتە عیادە لا کۆڵانەکان، لەوانەیە بەس تایەکە یاخود بەس ئازاری لەشەکە چارەسەری وەردەگرێت بەبێ ئەوەی دەستنیشان بکرێتن. ئەو کاتە دەست بەوە دەکات کە مزعفاتی لەشی پەیدا بێتن و نەخۆشیەکە بەرەو خراپی دەڕواتن و کە دەگاتە نەخۆشخانە زۆر زار چارەسەرکردنی ئەستەم دەبێتن. باش کاک دکتۆریانە بەگشتی لە هەموو تەواوی پارێزگای هەولێر تا ئێستا چەند کەس گیانیان لە دەستدا بە پێی زانیاریەکانیەوە و کەسی کەش توش بۆ یانە؟ یعنی ئێستا نەخۆشمان هەیە لە نەخۆشخانەکان؟ خۆی بەڵێ ئێستا نەخۆشمان هەیە لە نەخۆشخانە. ئێمە تاوەکو ئێستاکە لە سنووری پارێزگای هەولێر کە دەرین سنووری پارێزگای هەولێر ینی خۆی و سۆرانیش دەگرێتەوە چونکە لە ڕای لە نەخۆشی گوازراوەکان وا ئەژمار دەکرێتن. تاوەکو ئێستا ئێمە 9 حالەت دەستنیشان کراوە، لەو 9 حالەتە 4یان گیانی لە دەستداوە، ئەوەکەی تر چارەسەریان وەرگرتووە چاک بوونەوە، بەڵام تاوەکو ئێستا 2 نەخۆشیشمان هەیە لە نەخۆشخانەکەوە چارەسەر وەردەگرن. باش کاک دکتۆر بە خۆ دەزانی ینی چەند ڕۆژێکی ماوە بزانم ڕۆژی چوارشەمە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە، یەکێکیش لە ڕێوڕسمەکان قوربانیکردنە. ئێوە ڕێنماییتان بۆ خەڵک چییە؟ بە دڵنیاییەوە خەڵک ڕەنگە لە ماڵەکانی خۆیان لە سەرجادە لە گوند لەم لاو لەولا قوربانی بکەن، ڕێنماییتان بۆ خەڵک چییە بۆ ئەوەی خەڵک تووشی ئەم نەخۆشیە نەبێت؟ بەڵێ بەڕاستی ڕێنماییە گرنگەکان ئەوانن کەوا وەکو باسمان کرد سەرچاوی سەرەکی ئەوەیە کە لە ئاژەڵی نەخۆشەوە دەگوازرێتەوە بە تایبەتیش وەکو جەنابەت ئیشارەت پێدا ئێستا لە کاتی جەژنی قوربانە و خەڵکێکی زۆر لەوانەیە ئاژەڵ دەکاتە قوربانی. لەبەر ئەوە بەڕاستی گرنگترین شت ئەوەیە کە ئەو کەسانێک کە بەنیازن ئاژەڵ بکەنە قوربانی پێویستە لە ڕێگای گۆژدە و لە شوێنە فەرمیەکان ئەو کارە ئەنجام بدەن، چونکە لێ پشکنینیان بۆ دەکرێتن و دڵنیا دەکرێنەوەکەوە ئەگەر هاتوو ئاژەڵەکە هەڵگەری نەخۆشەکە بێتن دەستنیشان دەکرێتن یاخود چارەسەر دەکرێت. و هەروەها ئەو کەسانێک کەوا گۆشت دەکڕن پێویستە لەو شوێنانە بکڕن کەوا شوێنەکان باوەڕپێکراو بن، لەو شوێنانە بنکەوە گۆشتەکە خەتمی هەبی یاخود پشتیبانی پێشتری بۆ کرابی لە شوێنە فەرمیەکان بیتن،
چونکە بەڕاستی لە گەڕەکەکان و لە ئەوانە زۆر زار دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی نەخۆشیەکە زیاد بکاتن. باش کاک دکتۆریانی ئێستا دوو پرسیار هاتنە پێشەوە بەڕاستی هەردوو پرسیارەکەت دەکەم بە پرسیارێک یعنی ئێوە ڕێنمایەکەتان ئەوەیە کە کەسێک دەیوێت قوربانی بکات ڕاستە قوب بچێتە قەسابخانە لەوێ حیوان بکڕێکە سەر بڕاوە و لەو کوشتارگەیە بهێنێ و بە بڵاوی بکاتەوە ینی بیکاتە خێر ئەی ئەگەر کەسێک جۆی بەم ڕێنمایانن نەدا و لە ماڵی خۆیان لە کۆڵانەکەیان لەسەر جادە قوربانی کرد ینی چاری ئەمە چییە؟ ئێمە بەڕاستی بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای هەولێر و هەروەها قایمقامیەتی قەزای ناوەندی هەولێر و قایمقامیەکانی دەوروبەری شاری هەولێر هەماهەنگی ئەوەمان کردووە لە ڕێگەی تیمەکانەوە بە دوواداسوون بۆ ئەو کارە بکرێتن و بە شێوەیەکی گشتی تەنانەت لە ڕێنمایی وەزارەتیش قەدەغە کراوە کە ئەو کارە ئەنجام بدرێتن بەڕاستی پێویستە سەرپێچیکاران سزا بدرێن و ئەو کارە قەدەغە بکرێت چونکە وەکو باسمان کرد ینی گرنگی ئەو بابەتە لەوەیە کە بۆ پارێزی گیانی ئەو خەڵکانەیە و هەروە لەوانەیە ببێتە هۆی هۆکاریش بۆ گواستنەوەی خەڵکی تر تەنانەت ئەو ئاژەڵی کە سەر دەبڕێ ئەگەر توشبوو بێتن لەوانەیە پاشماوەکەشی ببێتە هۆکارێک لە بۆ ئەوەی ئەم نەخۆشیەکە بڵاو بکاتیان ئەو پەتایە بڵاو بکاتەوە. باش کار گوتۆر با بێمە ئێوە وتان ئەم نەخۆشی لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ ینی نیشانەکانی خەڵک چۆن بزانێ ئەم ئاژەڵە نەخۆشە یاخود با بڵین تای خوێن بەربوونیە هیچ نیشانەیەکی وا هەیە لەسەر ئاژەڵەکە دیار بێت؟ لە ئاژەڵەکە زۆربەی کات بە دیار ناکەویتن بەڵام ینی لەسەر ئاژەڵەکە لەوانەیە گەنە هەبێتن ئەو گەنەیە زۆر جار لەوانەیە بە چاو بدیترێتن یاخود ئەو کەسانێک کە ئاژەڵ بەخێو دەکەن خۆیان لەوانەیە شارەزاییان لەسەر ئەو بابەتە هەبێتن پێویستە لەو حاڵەتانە زوو ئیزراعات یاخود چارەسەری و ڕشاندن و ئەو شتانە بکرێتن چونکە ئێستاکە بەڕاستی لە تەندروستی نوێژ بە تایبەتی لە ئەو جۆرە نەخۆشیانەیەکەوە دەگوازرێتەوە لە ئاژەڵەوە بۆ ئادەمیزاد تەنانەت بە پێی تەندروستی ڕێکخراوی تەندروستی زیانیش WHO پێی دەڵێن وان هێڵث واتە یەک تەندروستی ئەوەیە کە هەماهەنگی لە نێوان وەزارەتی تەندروستی ڤێترنەری وەژینگە هەبێتن بۆ ئەوی بتوانانی کۆنتترۆلی ئەوە بکرێت یەکێک لە کارە سەرەکیەکانی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتیەکان ئەوەیە کە هەماهەنگیمان لەگە بەڕێوەبەرایەتی ڤێترنەری هەولێر هەبێ بۆ نمونە ئەمەکە لە هەولێرین لە بۆی بتوانین کۆنتترۆلی ئەو کارە بکرێت ئێمە بەردەوامیش هەماهەنگیمان هەبووە بە تایبەتی لە کاتی سەرهەڵدانی ئەو پەتایە. کاک دکتۆر ئێستا ماوەیەکە ینی لە هەواڵەکانیش دەبینین بەپێ راپۆرتەکانیش دەبینین هەڵمەتێکی ڕشاندن هەیە لە شوێنی لە گەورەکان لەو شوێنانی ئاژەڵی تیا بەخێو دەرگێ هەروەها بۆ ئاژەڵک ئەم هەڵمەتە ئێستش بەردەوام ئەگەر بە کورتیش وەڵام بدەیتەوە تا چەند دەتوانێت ئەمە کاریگەر بێ لەوەی کە نەهێڵێ ئەم نەخۆشیە لە ئاژەڵەوە بڕوات بۆ مرۆڤ. بەڵێ هەڵمەتەکە تاوەکو ئێستا بەردەوامە وەکو باسمان کرد لە ڕێگای بەڕێوەبەرایەتی ڤێترنەری هەولێرەوە دەکرێتن و بە دنیایەوەش کاریگەری دەبێتن چونکە بە تایبەتی و ئاژەڵانێکەوە هەڵگری گەنەن و ئەوە دەتوانرێت ئەوانە کۆنتترۆل بکرێتن بەڵام پێویستە بەردەوامی هەبێتن و گرنگترین خاڵیژەوەیە بەڕاستی هاوڵاتیان ئەو کارە نەکەن بە تایبەتی لە پێش زەژنی قوربان لە بۆی بتوانین کۆنتترۆلی نەخۆشیەکە بکرێت. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر گەلێک سوپاس بۆ بەزاریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش. سوپاس بۆ بەڕێز.